جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیاکانی خۆشناو، گروپی کۆمپانیاکانی گرین، گروپی کۆمپانیاکانی دیوان. سڵاوتان لێبێ بەڕێزان، پرۆگرامی ئەم هەفتەی دوو جار بیر بکەرەوە لە کەرکووکە. لێرەوە دەپرسین ئایا نەوت بۆ هاوڵاتیانی کەرکووک بۆتە نیعمەت یان بەڵا؟ ئایا داهاتەکەی نادیارە و تەنها دووکەڵەکەی بۆ خەڵکە؟ لە نێوان دوو حکوومەتدا لە هەولێر و بەغدا ئەم داهاتە مەبەستمان داهاتی نەوتە بۆ کوێ دەڕوات؟ داهاتی نەوتی کەرکووک لەکوێی راپۆرتەکانی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە؟ کێ بەرپرسە لە پێنەدانی پارەی پترۆ دۆلار بەم پارێزگایە؟ هەولێر یان بەغدا؟ چەندی ئەو داهاتە بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کەرکووکە؟ ئیدارەی کەرکووک، حزبەکان، بەرپرسان هەموویان وەک یەک ئاگاداری داهاتی نەوتن؟ ئەگەر بەڵێ بۆ مشتومڕ هەیە لە ناو کەرکووک سەبارەت بە داهاتی نەوت؟ ئەگەر نەخێر هۆکار چییەکە حزبەکان لە کەرکووک ئاگایان لە داهاتی نەوت نییە وەکو یەک؟ ئایا لە ئێستادا شەڕ لەسەر جێبەجێکردنی مادەی 140 بۆتە شەڕ لەسەر داهاتی نەوتی کەرکووک؟ ئەگەر کەرکووک دڵی کوردستان یان قودسی کوردستانە چی بۆ کراوە؟ ئەگەر کەرکووک بۆ کورد گرنگە بۆ ڕێگە دراو وەک دەوترێت لە ئێستادا ڕێگە دەدرێت بازرگانی نەوت لەگەڵ داعش بکرێت وەک دەوترێت؟ سڵاوتان لێبێ بەڕێزان، جارێکی تر سڵاوتان لێبێت. ئێمە لە کەرکووکەوە لەگەڵتانین قسە لەبارەی نەوتی کەرکووک دەکەین. ئەمڕۆ دەپرسین نەوت بۆ کەرکووک بۆتە نیعمەت یان بەڵا؟ گفتوگۆی وڵامی ئەم پرسیارە دەکەین لەگەڵ هەر یەک لە فەهمی بورهان ئەندامی مەکتەبی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ کاک فەهمی. هەروەها عەدنان کەرکووکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان. بەخێر بێ کاک عەدنان. هەروەها ئەحمەد عەزیز ڕێخەری ژووری ناوچە کوردستانیە دابڕێنراوەکانی بزوتنەوەی گۆڕان. بەخێر بێ کاک ئەحمەد. نەجات حسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە جێگیری سەرۆکی لیژنەی نەوت و غازە لە ئەنجومەنی پارێزگاکە. بەخێر بێ کاک نەجات. هەروەها بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانە دەکەین کە کۆمەڵێک گەنجن لە کەرکووک بەشداری دەکەن لە پرۆگرامی ئەمڕۆی دوو جار بیر بکەرەوە بە دەنگدانیان بۆ پرسیاری تەوەری ئەمڕۆی پرۆگرامی دوو جار بیر بکەرەوە. پێش ئەوەی دەست بکەین بە گفتوگۆ، نەریتی پرۆگرامەکە ئەوەیە کە ئەمان دەنگ بدەن لەسەر ئەوەی کە ئێمە لیان دەپرسین. دێمە لای ئێوە هاوڕێیان، نەوت بۆ کەرکووک بۆتە نیعمەت یان بەڵا؟ کارتەکان بەدەستی ئێوەیە. سەوز بۆ نیعمەتە، سوور بۆ بەڵایە. ئەگەر بەرزی نەکەیتەوە واتە تۆ بڕیارت نەداوە. فەرمون. وەک هەمومان دەیبینین سوور دەکاتەوە، واتە هەمویان پێیان وایە بەڵایە. دواتر دیارە دوای گفتوگۆکە جارێک تر دەنگدانی تر دەست پێ دەکەینەوە، دەنگدانێکی تر بەراوردی هەردوو دەنگدانەکە دەکەین. دووبارە بەخێر بێن هەمووتان. کاک فەهمی، ئێوە حەزبێکی باڵادەستن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک. چۆن ئاگاداری داهاتی نەوتن لە کەرکووک؟ زۆر سپاس بە جەنابێت. هەموو لایەک بەخێر بێن. لە ڕاستیە پرسی نەوتیش وەک کۆمەڵێک پرسی تر لە کوردستانە وەکەوەی کە پێویستە شەفاف نییە، وەکەوەی کە پێویستە خەڵکی کوردستان و بەشێک لە موئەسساتی فەرمی وەڕەسمی ئەم وڵاتە لێی بە ئاگانیە. هەر بۆیشە ئەبینین هەموو ئەو کارتە سوورانە زادەی ئەو ناشەفاف بوونەی پرسی نەوتە کە من هیچ شتێکم نییە. کۆمەڵێک پرسی تریش بورژێنیت ئەم گەنجانە کاتە سوورەکەیان بەرزەکەنەوە. کێ بەرپرسە لە ناشەفافی داهاتی؟ بە بێگومان پەرتەوازەی ماڵی کورد پێش وەخت بەرپرسە و لە ناو پەرتەوازەی ماڵی کورتیشە ئەوانەی کە
ڕاستەوخۆ لەگەڵ ئەم کەیسەیە تەعاملەکەن ئەوانە بەرپرسی یەکەمن لەوەی کە ئەم پرسە شەفاف نەبێ و خۆشمان ئەزانین هەموو حزبەکان بە بێگومان هەم حزبەکان بەڵام حزب هەیە بە حەجمی گەورەتر لە ناو پرسی نەوتایە ئەخۆ تۆ ناچیت لە هاوڕێکی حزبی شوعی یاخی بگریت و بڵیتەوە بۆ پرسینەوە بەم جۆرە تەعامل حەجمی گەورەتر بەرکێ دەکەوێت من ئەمە شەرحێکە دێن چکە پرسیارێکی ماتماتیکی نییە بە بەڵێو بنە خێر بێت فاکتەرێکی مۆزوعیە کەوای کردووە جۆرێک لەسەر لێ شێوان لەناو کۆی کۆمەڵگەی کوردیا دروست بێ سەبارەت دەنەوت لە ڕاستیە زیاد لە فاکتەرێکەیە بەڵام من فاکتەرە جەوەریەکە بەمە بینم کە کەرکووک لە بینی دوو دەسەڵاتە دەسەڵاتێک لە بەغدا و دەسەڵاتێک لە هەولێر ململانی نێوان ئەم دوو دەسەڵاتە لەسەر پرسی نەوت و لەسەر کۆمەڵێک پرسی تر کە هەمووی پرسی گرنگ و چارە نووسازن بارودۆخێکی وای دروست کردووە کە هاوڵاتی ئەوها بە ئاسانی نەتوانێت ئەمە هاوکێشەی هاوسەنگکە کاتێک کە توی هێزەکان ڕێک نین تەبانین بڕوان بە گفتوگۆ نیە دیالۆگ لە وڵاتی ئێمەیە دیالۆگێکی هاوچەرخی عەقلانی نییە بۆ چارەسەرکردنی کۆی کێشەکان دیالۆگ ناتوانێت گریەکانی دەست بکاتەوە ئەگاتە دەم لەبەر ئەوە من پێم وایە نەبوونی دیالۆگێکی هاوچەرخ و ئەو هەموو کێشانی کە لە بینی ئەم دوو جەمسەری حکومڕانیان لە وڵاتە هۆکاری سەرەکی ئەوەن کە پرسی نەود لە شاری کەرکووکە شەفاف نەبێت و ئێمە لە دام و دەستگای ڕسمی باڵادەست لەم شارەوە جۆمان لێبووە کە نیگەرانن لە مەسلەی نەوت و قسەی جدیان لەسەر مەسلەی نەوت هەیە پارێزگاری کەرکووک بەڵێ بە بێگومان پارێزگاری کەرکووکە ینی بۆیە ئەمانە هەمووی بابەتگەلی گرنگن کە ڕۆم وایە ئەو دروشمانی کە لە ڕابردووە لەسەر مەسلەی شەفافیت لەسەر مەسلەی ئەوەی کە ئێمە نموزەجێکی جیاوازتر لە حکومڕانی لە بەڕێوەبردن لە ئیدارەدانی وڵات لە گفتوگۆ لە دیالۆگ ئەمانە ئەکەین لە ڕاستیە نەمانتوانی ئەمە بە ئامانەتەوە بەم گەنجانە بگەێنین و لە ڕێ ئەم گەنجانەشەوە بە کۆی کۆمەلگای بگەێنین کەرکووکی ژوەک و بەشێکی گرنگی ئەم کۆمەلگای ئێمە کە زامدارە لە مێشوو لە سەرەتای شۆڕشەکانە و هەتاوەکو ئەم باشە وەڵامی ئێوە کاک عەدنان وەڵامی ئێوە دوای بینینی ئەو دەنگدانە کە پێیان وایە بەڵایە ئەو ئامادەبووانە کە گەنجی شاری کەرکووک یەک کارتێکی سەوزیتیا بوو بەڵام من پێشەوە بێمە سەر ئەوەی ئایا سیاسەتی نەود لە کەرکووک شەفاف یان شەفاف نییە ئێمە بە قۆناغەکانیش لێک دەینەوە یان نەوتی کەرکووک لە چۆوە بەرهەم دەهێنرێت ئەمڕۆکە لە کەرکووک 5 چێلگەی سەرەکی هەیە کە نەوتی لێ بەرهەم دێت چێلگەکانی بای حەسەنە ئاوانەیە جەمبورە باوگوڕگوڕە خەبازەیە سێ لەوانە لە ژێر دەسەڵاتی کۆمپانیای نەوتی کەرکووکە یان با بڵێن نەوتی باکوورە ئەوە دوانەکەی تر بای حەسەن و ئاوانە لە دوای ڕووداوەکانی دوای شەڕی داعشەوە کەوتۆتە ژێر دەسەڵاتی وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم سیانەکەی تر لە ژێر دەسەڵاتی ناوەندە پێش ئەوەی نەوتی باکوور بڵێ لە ژێر دەسەڵاتی ئەوانە لە هەتاکو ئێستا کەش ئەوان بەرپرس بوونە لە بەرهەمێنانی نەوت و دوایەوەی کە اتفاقێکیان لەگەڵ حکوومەتی هەرێم کرد بۆی لە ڕێگای بۆ ڕێکانی نەوتی هەرێمەوە ئەو نەوتی ئەو پێنج چێلگەیە بچێتە بەندەری جیهانی تورکی بەڵام ئەو نەوتەی کە بەرهەمیش دێتن لە کەرکووک بۆ چۆ ئەڕوات ینی ئەمە حقیقەتێکە من زۆر جا لە میدیاکانەوە جۆم لێ بۆ یان باسی ئەم بابەتە کراو بێ ئەوەی یاماژە بەوە بدرێتن نەوتی کەرکووک کە بەرهەمدێت ئێستاکە دوایین زانیاری کە لای من هەیە پێشەوەی کە ڕایگرێتن حکوومەتی عێراق 402,000 بەرمیل ڕۆژانە بەرهەمی نەوتی کەرکووک بووە بەڵام لەمانە 48,000 بەرمیلی ڕۆژانە دەچێتن بۆ پاڵاوگای دۆرە لە بەغدا 25 بۆ 30,000 دەچێتن بۆ پاڵاوگای شوان 22 تەنکە ڕۆژانە بەرهەمیەک پاڵاوگایەکە لە ناو کۆمپانیای نەوت کە نەوتی سپی بەرهەم دەهێنێت بە ئەمانە هەمووی شتن جگە لەوەش بە پێی ئاخر زانیاری کە لای من هەیە کۆمپانیای نەوت دەڵێتن ڕۆژانە 100 تەنکەر لە وادی نەوت بار دەکرێتن ئەڕوات باشە ئەوەی ئێستا لە چوارچێوەی کۆنتترۆلی وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێم ئەو داهاتی شەفافە کاک عەدنان کاکەشوار ئەزانی چۆن من لێرە تاکی لە یەک شتێکەکەمەوە من پارێزەری حکوومەتی هەرێم ئەمەش داکۆچی لە حکوومەتی هەرێم بکەم
ئەبواە ئێوە یەکێکتان لە وەزارەتی سامانە سروشتیەکان بانکرداتێرە چونکە وردەکاریەکان لای ئەوانەکە کە لای ئێمە من پرسیارەوە دەکەم وەکو ئێوە لایەنێک کاک نەجات لێرەیە وەکو جێگیری سەرۆکی لیژنەوە و غاز من دواتر لێ دەپرسم سەبارە بە زانیاری من پرسیارەکەم ئەوەیە ئەگەر نیعمەتە لە ناو کەرکووکە ئەم نیعمەتە کووە ئەگەر بەڵایە بۆ بەڵایە کەکە نەوتی کەرکووک لە سەرەتایەوە لە 1920ەوە هەتاکو ڕوخاندنی ڕژێمیش هەتاکو 2015 بەڵا بۆ بەسەر خەڵکی کەرکووکەوە بەڵام ئێستا کە لە ڕێگەی بۆ ڕێکەی نەوتی هەرێمەوە ئەڕوات ئێستا کە استیحقاقاتی پترۆ دۆلار دووشەمی ڕابردوو 10 ملیۆن بەڕێز پارێزگاری کەرکووک وەکو پارەی پترۆ دۆلار وەری گرتووە بەڵام 2012 و 2013 پارەی پترۆ دۆلار هەتاکو ئێستاکە لە ناوەڕاستی ناوەڕاستیانزەوە تا ئێستا باشە نەیداوە ینی کاکفەهمی وەکو نێرەری یەکێتی دەڵێت ینی باسی پارێزگاری کەرکووکی کرد کە ئەو دەڵێت من ئاگاداری داهاتی نەوت نیم ئەی ئێوە وەکو پارتی لە کەشوان ئێوە وەکو پارتی ئەکازانی چۆن کاکەشوان ئێمە با نەوتی کەرکووک یان نەوتی هەرێمیش نەبێتە مزایدەیەکی سیاسی ئەگەر ئاگادار بنیان ئاگادار ئەوەی لە حکوومەتی هەرێمە هەموو لایەنە سیاسیەکانی کە بەشداریان کردووە لە حکوومەتی هەرێم ئاگاداری ورد و دریشتی سیاسەتی نەوتن و من زۆریش ناڵێم جەنابی بەڕێز کاکوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاخر دوایین لێدوانی دەڵێتن ئێمە هەموو شتەکان ڕوون و ئاشکران هەر پرسیارێکیش بکرابێتن کراوە پێشتریش کاک عیماد ئەحمەد وە پێشتریش لیژنەی نەوت و غازی حکوومەتی هەرێمی کوردستان ماگانەش وەزارەتی سامانە سروشتیەکان راپۆرتی خۆی بڵاوکاتەوە سەبارەت بەو بە بەڵەیان نەخێر ئەوەی کە لە ئیداری کەرکووکە دەوترێت وەی کە کاکفەمی ئاماژەی پێدا کە دەڵێت ینی بەرپرسانی یەکێتی ئاگاداری داهاتی نەوتین لە کەرکووک ئەمە مزایدەیان نە بەڵەیان نەخێر مزایدەیە ناتوان بڵێم مزایدەیە بەڵام ئاگادارن چونکە نەخێرکەواتە مزایدە نیە بەڵێ کاک ئەحمەد ینی ئاماژەی بە وەزارەتی سامانە سروشتەکاندا پەرلەمانی کوردستان کە ئێستا پەک خراوە داوای کردبوو لە وەزارەتی سامانە سروشتەکان کە ڕوونکردنەوە بدات لەباری ئەو راپۆرتانەی کە بڵاوی دەکاتەوە داهاتی نەوتی کەرکووک لەکوێ راپۆرتەکانە ئێوە ئاگاداری چی ئەم دۆسەیەن ئەم کارتە لە کەرکووک کە گرنگترین کارتە بۆ کەرکووک وڵا هەڵبەت بەداخەوە یەک لەو پرسانەی کە بووەتە سەرچاوی قەیران لە کوردستانە پرسی نەوتە ناشەفافی هەنادەکردنی نەوت یەکێک لە سەرچاوە گەورەکانی قەیرانەکانی هەرێمی کوردستانە کە بوو بە هۆی نانبڕینی خەڵک بوو بە هۆی موچەبڕینی خەڵک لە زیاتیەوەی هەناردەکردنی نەوت لە کوردستانە بێتەوەی ئاستی ژیانی خەڵک بەرز بێتەوە داهاتی خەڵک باشتر و زۆرتر بێت بوو بە هۆی بڕینی سەرچاوی داهاتی خەڵک موچەی خەڵک چکە وا بڕیار بوو کاتێک کە نەوت هەنارداکرێت بێتە هۆی سەربەخۆی اقتصادی کوردستان لە جیاتەوەی بێتە اقتصادێکی سەربەخۆ بوو بەهۆی بڕینی داهاتی خەڵک بوو بەهۆی بڕینی موچەی خەڵک لەلایەن بەغداوە بەداخەوە گەر حکوومەتی هەرێم حکوومەتێکی بە پلان و بە بەرنامە بواە و نەخشەی هەبواە وەکو وڵاتانەی ترکە نەوت هەنارداکە بواە پێشبینیەوەی بکردایە نەوت ڕۆژێک لە ڕۆژان ڕەنگە نرخەکەی بەرز و نزمی بەسەرابێ وەکوەی کە لە دنیاە هەیە چکە نەوت بۆ خۆمان نەزانین لە زۆر قۆناغی جیاجیایە بەرز بۆتەوە نزم بۆتەوە و بەرز و نزمی نرخی نەوت لە دنیاە نەبووەتە ئەوەی کە موچەی خەڵک ڕابوەستێ بە 5 مانگ و 6 مانگ موچەی خەڵک نەدرێ یەکێک لە کوربینیەکانی حکوومەتی هەرێم ئەوە بووە پرسی نەوت ئێمە پێمان وایە و بزوتنەوەی گۆڕان پرسێکی زۆر ناشەفافە داهاتەکەی نادیارە ینی نەک وەکو بزوتنەوەی گۆڕان یعنی جگە لە پارتی دیموکراتی کوردستان نەبێ کەس ئاگاداری هەناردەکردنی نەوت نییە ئاگاداری کە لە ناو حکوومەتیشدا بوونی کاتی لە ناو حکوومەتیشدا بووینە چکەوە پرسی ئەو چەند مانگە نییە کە بزوتنەوەی گۆڕان لە ناو حکوومەتدا بووە و هەموو وردەکاریانەی لە ماوەی چەندین ساڵ ڕۆشتووە بە چەند مانجێک بۆ بزوتنەوەی گۆڕان ڕوون نابێت دیارە یان ئاگاتان لەوەیە کە چی لێدێ پرسەکە پرسێکی زۆر ناشەفافە پرسێکی ئەو پرسی نەوت کراوە بە پرسێکی حزبی و لە وێشەوە کراوە بە پرسێکی شەخصی کردوێتی ئەوانەی کە خاوەنی ئەو پرسەن بە پلەیەک ئەکەوێتە ئەستۆی برادرانی پارتی دیموکراتی کوردستان چکە وەزیری سامانە سروشتەکان زۆر جاوەی کە پەرلەمانتارەکان و زۆر لایەنی معنی باسەکەن ئەڵێن هەموو نهێنیەکانی هەناردەکردنەوە لە جانتاکەی ئاشتی هەورامیدایە پلە دوو هەیە پلە دوو برادرانی یەکێتی نیشتمانی کوردستانن زۆر جا ئەوانش لە بۆ نەڕەسمی و ناڕەسمیەکان ڕایەگەێنن کە ئەوانش
وەکو پێویست بە جۆری بەرپرسیارەتیان ئاگاداری ئەوە نین بەڵام زۆربەی لایەنەکان ئاگاداری هەناردەکردنی نەوت نین بەداخەوە ئەو نەخۆشیی کە لە هەرێمی کوردستان بوو بە کۆمەڵێک ئامار و ژمارەی خستەڕوو ئێستا منیش بڕێک لەو ئامارانتان پێ ئەڵێم کە شوانجان یەکێک لەو نەخۆشیانەی کە بوو بە سەرچاوی قەیرانەکانی هەرێمی کوردستان بەداخەوە زۆر بەداخەوە ئەبواە ئەو نەخۆشیانەیە لە کوردستانەیە نەقلی کەرکووکمان نەکردایە ناشەفافی هەناردەکردنی نەوت بەداخەوە نەقل کرا بۆ کەرکووک کابایە نەقلی کەرکووک نەکرا چکە کەرکووک پرسێکی نیشتیمانیە پرسێکی چارەنووسازە قودس و دڵە ئەو قودس و دڵە ئێستا لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو زیاتر لە 180 میلیۆن بەرمیل نەوت لە کەرکووکەوە هەناردە کراوە بەبێەوەی داهاتەکەی بگەڕێتەوە بۆ خەڵکی کەرکووک زیاد لە ساڵێکە موچەی و خەڵکانی کە لەسەر پترۆدۆلار لە کەرکووک دامەزراون بە شێوەی کاتی لە پارەی پترۆدۆلارە درا ئێستا ڕاوەستاوە زیاد لە 450 پرۆژەی خزمەت گوزاری کە لە کەرکووکە بوو بەهۆی ئەوەی کە پارەی پترۆدۆلار نای هەموو پرۆژانە ڕاوەستاوە یعنی وەستانێکی گەورە وەستانێکی بەرچاو لە ژیانی خەڵکی کەرکووک بەدیەکرێ بەهۆی ناشەفافی هەناردەکردنی نەوتە بەداخەوە پارێزگاری کەرکووک حەق وایە ئەگەر بەشدارە لە هەناردەکردنی نەوت و ئاگداری وردەکارەکەیەتی ئەوە وایە ئەعلانی بکردایە بۆ خەڵکی کەرکووک و بۆ و گەنجانە و بۆ هەموو لایەکمان بیوتایە کە بەشداری کردووە لە ئیتفاقێک لە هەناردەکردنی نەوت ئەگەر بەشداریش نییە حەق وایە ڕوونی ئەوە ڕوون بکاتەوە کە بەشدار نییە لایەنێکی حزبی ئەو نەوتە هەنارداکە بەبێەوەی داهاتەکەی بگەڕێنێتەوە کاک عەدنان باسی 10 میلیۆن دۆلاری کرد من لە کاک عەدنانە پرسم بۆ بە ڕێزانش کە لێرە ئامادەن لە ماوەیە 2 ساڵەیە 180 میلیۆن بەرمیل نەوت لە کەرکووکەوە ناردەکراوە بۆ ئاگاداری هەموو لایەک ینی ئێستا لە 160 ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستانەوە هەنارداکرێت لە نەوتی کەرکووکە ناوەڕاستی 2014ەوە بەڵێ باش اینجا من پێم خۆشەوە بڵێم ینی نەوتی کەرکووک یەکێک لە داهاتە سەرچەکانی عێراق بوو ئێستا لە 160 داهاتی نەوتی کوردستان ئەوەیە کە لە کەرکووکەوە نارداکرێت بەبێەوەی داهاتەکەی بگەڕێتوانی 10 میلیۆن دۆلار یعنی زەکاتانە و فەقیرانش هی نەوتەکەی کەرکوو نییە کە نارداکرێت باوردەکاری ئەو 10 میلیۆن دۆلاری تا ئێستا نەمانزانیوە گەیشتێتە ئەوەی بخرێتە خزمەتی خەڵکەوە بخرێتە خزمەت پرۆژەکانەوە موچەی پترۆدۆلاری لێ بدرێ بەداخەمە پێمان وایە پرسی کەرکووک تا ئێستا وەکو پرسێکی نیشتیمانی وەکو پرسێکی نەتەوەی هەڵسوکەوتی لەگەڵ نەکراوە پرسێکی حزبیە لە دەسەڵاتی کەرکووک یان پرسی کەرکووک کراوەتە پرسێکی حزبی وەکو پرسێکی حزبی هەڵسوکەوتی لەگەڵاکرێت دەسەڵاتەکەی و خاکەکەی تاوان کراوە کاک نەجات ئەوەی کە پەیوەندی هەیە بەو 10 میلیۆن دۆلاری کە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کرد بۆ کەرکووک لە ناوەڕاستی 2013 تا ئێستا پترۆدۆلار نەدراوە بە کەرکووک جگە لەم 10 میلیۆن دۆلارە دەکرێت پێمان بڵێ و بۆ ئەمانیش و بۆ ئەو گەنجانە ڕوون بێتەوە ئەو 10 میلیۆن دۆلارە هیکەیە هی چەند مانگە بۆ کوێ ڕۆشتووە ئەو داهاتە فەرمەڵە بسم الله الرحمن الرحیم طبعا ئەم 10 میلیۆنە بە یەک ڕۆژ بە یەک هەفتە ئەنجام نەبوو تقریبا 6 مانگ زیاتر دکتۆر نەجمەدین گفتوگۆ ئەکات لەگەڵ هەرێم ئێمەیش زەغت ئەکەن لەسەر دکتۆر نەجمەدین کە کاکە ئێمە گەرەکمانە بووچەکەمان ئەوە کە لای هەرێمە لە هەرێم داواکەن ئەوە کە لای مەرکەزە لە مەرکەز داواکەن چەند مانگ گفتوگو گەیشتی نەتیجەیەک بە ئیتیفاق کە کاکە ئێمە پیترۆدۆلاری کەرکووک لەو نەوتە کە لە حقولی ئەو دوو حەقلە کە بەدەست هەرێمەوە بای حەسەن و هاڤانە تقریبا 225 هزار بەرمیل ڕۆژانە ئەم پارەیە 200 هزار دۆلار ڕۆژانە مانگی ئەکات 6 میلیۆن بەم حیسابە اتفاق بوو کە ئێمە 1 دۆلارەکەمان وەرگرن ئەوانەیش موافقەیاندا اتفاق بوو یەکەم وەجبە پێش 2 مانگ 10 میلیۆن تەحویل بوو دووەم وەجبەیش 10 میلیۆنی تر ئەنجا ئەوە یعنی هین کام مانگە ئەمە ینی تا ئێستا 20 میلیۆن دلار نێردراوە بۆ دوو جار 10 میلیۆن تەحویل بووە بۆ مەصرف ڕەشید ئەمەی دوو هەمیان کەی بوو ها بزان ئێمە چی دەڵێن ئەلێن ئەمە یەکەمین نقطەیە خطوە الأولى با بڵێن یەکەمین خطوەیە هەرێمیش کە لوجنە تەشکیل بوو لە هەرێم لە کەرکووک ئەم لوجنەیە هەر مانگ دانیشی ڕۆژانە چەند بەرمیل نەوت دەریان کردووە لە کەرکووک ئەو حقوولە کە بەدەست هەرێمە ئەو حقوولە کە بە شەریکەی نەوتە هەردوو نەوت ئەرۆ بە یەک پایپ
لە هەرێمەوە ئەڕۆ بۆ جیهان ئینجا 400,000 کەم زیاد هەر ڕۆژ ڕقم ئەینووسن سەری مانگ چەند ملیۆن تەصدیر بووە 10 ملیۆن بەرمیل ئەو کاتە 10 ملیۆن پارە وەرەگرن 12 لە یەکی مانگی 2016 ئەوە اتفاق بووە لەسەری ئەمە پێش ئەمە 2015 چۆن ئەو پارەمان کە لەکوێیە چۆن وەرەگرن ئەوەیش توازانی ئێستا ئەزمە اقتصادیە لە مرکز ئەزمە اقتصادی هەیە لە هەرێمیش ئەزمە مالی هەیە ئێمە وتمان کە ئەگەر ناتوانن هەموو حقوقمان وەرگرن با دەست پێ بکەن لەم ساڵە باش ئێستا کامیان کەم تەرخەمە کامیان مقصرە کامیان بەرپرسە کامیان مەسئولە هەردوو حکوومەت مرکز و هەرێم بزان کاکە ئەزانی چۆن ئێستا موازنەی مرکز خەڵک کەرکووک با بزانن ئێستا وەزعی هەرێم چەند مانگە ڕاتب نییە لە هەرێمی کوردستان چەند مانگە ڕاتب نییە مع العلم نەوتش دەڕۆ ئێمە کەرکووک ئەقلەها ئەم چەند سەد هەزار موظف عملە مواندز ڕاتب وەرەگرن ئەوە لە مرکزە ئینجا ئێستا نەوتی کەرکووک ئێستا 200 و کەسر هەرێم تەصدیرەکات 180 تقریبا ئەو 200 شەریکەی نەوتی شیمان ئێستا ئەوە تقریبا یەک مانگە وەستاوە ئەگەر حکوومەی مرکز تەعامل ئەکە لەگەڵمان یەک بە یەک ئینجا ئێستا مەفروض ڕاتب نەیدات ئینجا ئەمە زۆر مەسلەیەکی زۆر گرنگە مهمە بۆ ملەتی کەرکووک ئێمە نەوتی ئێمە لە ڕێگەی وزارەی نەوتی عێراق کە ئەچێ حقوقمان ضەمانە ئەمە ئەگەر لە هەرێم ئەچێ پارە کە کامل مکمل بەدەست هەرێمە بێ ئەو کاتە لازمە من وا تێگەیشتم لە قسەکانی جەنابەت کە ئێوە ئاگاداری وردەکاری داهاتی نەوت و هەناردەکردنی نەوتن ئاگادارن وەکو لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی پارێزگای تشکیل بوو منیش عضوم لە ئەو گلەیانە چییە کە کاکفەمی باسی دەکات دەڵێت باسی پارێزگاری کەرکووک دەکات دەڵێت ئاگای لە داهاتی نەوت نییە والله من کاکە من معلومات نەقلەکەم بوت باش کە لە ناو لوجنەم اینجا محامی دکتۆر نەجمەدین نیم محافظ نیم وەنا حکوومەم بەس من وەقایع نەقل ئەەکەم ئەلێم پێش وەقایع ئەوەیە کە ئێوە ئاگاتان لێتی 3 هەفتە پێش یەک اجتماع بوو لە هەرێم لەگەڵ کاکە ئاشتی هەورامیش حاضر بوو لە فەریقی عملیش لەگەڵی بوو ئێمەیش لوجنەی نەوت محافظ ڕئیس مەجلسش بوو هەڵسێکی نیزانیم دیکە هەمومان ئاگاداری هەناردەکردنی نەوتین بەڵام ئاگاداری داهاتەکەی نین داهاتی 180 ملیۆن بەرمیل نەوت چۆتە چۆ 180 ملیۆن یعنی ئەکا 180 ملیۆن دلار ئێستا ئێمە هەمومان ئەزانن وەزعی اقتصادی چۆن کە نەوت کەوت لە 100 حتا 25 کەوت حکوومەی مرکز پارەی ڕەواتبی مۆزەفین ناتوانێت تەدبیر بکات ئێمە وتمان بە کە حقوقمان کامل ئەگەر ناتوانن وەرگرن خۆ بە قسط وەرگرن باشترە بۆ ئێمە ئێستا ئێمە هەر مانگ ئەگەر 10 ملیۆن دێ بۆ ئێمە باشە یان هیچ نەیە باش ئەو خەزیێنەی کە داهاتی نەوتە کە تابعی وەزارەتی سامانە سوشتەکانە ئاگاتان لێتی خەزیێنەی داهاتەکە ئەزانی چۆن خەزیێنەی بودجەی نەوتەکە نا بزان ئێمە لە کەرکووک لە وڵامێکی کورتم دەوێت کاگەنجات بوو لەبەر لە حقوقی نەوت استیمارە هەیە هەر مانگ لە وزارەی نەوت دەرەچێ ئەوە کە بەدەست وزارەی نەوتە لە هەرێمش دێ هەر مانگ حیساب ئەکەن لازمە چەند بەرمیل چەند ملیۆنە کات چەند ملیۆن باش لە ئێستاکە ئەمە پێشوو کە ڕۆیشتووە ئەوە قسەی ترە باش ئێمە گفتوگۆکە دواتر بەردەوامی پێدەدەین دوای وچانێک و دێنە وەلاتان بەڕێزان بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان جارێکتر سڵاتانەوە بەڕێزان لە کەرکووکەوە لەگەڵتان بەردەوامین لە پرۆگرامی ئەم جارەی دوو جار بیر بکەرەوە لێرەوە دەپرسین
نەوت بۆ کەرکووک بۆتە نیعمەت یان بەڵا کاک فەمی ئەوەی کە قسەی لەبارەوە کرا ینی کاک ئەحمەد دەڵێت ئێمە ئاگاداری هەناردەکردنی نەوتین بەڵام ئاگامان لە داهاتەکەی نییە کۆمەڵێک ژمارە خرای ڕوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئاماژەی بە کۆمەڵێک ژمارەدا ئاماژەی بە فۆرمدا دەڵێت ئێمە ئاگادارین کەواتە بۆ پارێزگاری کەرکووک یان ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان گلەیتان هەیە لە ناشەفافی داهاتی نەوت لە ڕاستیە ئەگەر تۆ بەدیقەت بووبی من وتم نیگەرانی هەیە لە ڕاستیە ڕێک جملەکەی من بۆ نیگەرانی هەیە نیگەرانی هەیە بۆ مانایی با پارێزگاری کەرکووک و ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆی خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووک بزانن چەند بەرمیل نەوت لە کەرکووکەوە ئەڕوات بەڵام ئەگەر ئەم بەرمیلەی کە ئەڕوات نەبێتە پارە و نێتەوە ناو ئەم شارە بە بێگومان نیگەرانە بن خۆ قسەکە لەسەر ئەمەیە قسە لەسەر حاڵەتە تەکنیکیەکەی نییە ئێمە وەکو یەکێتی بەلامانەوە گرینگە ئەم نەوتە هەر کەسێکی بات گرنگ ئەوەیە ئستحقاقی خەڵکی کەرکووکی لێزەوت نەکرێ و بەشێک لەو پارەی کە نەوت لە نەوت ئەڕوا بگەڕێنرێتەوە بۆ خەڵکی باشای ئەو 20 ملیۆن دۆلاری کە ئاماژەی پێدا کاک نەجات هاتووە ئەم پارەیە لە ڕاستیە چۆن هاتوو دەوێت بەو شێوەیە خەرج بکرێت 20 ملیۆن دلار هاتووە بۆ پارەی هەموو ئەو خەڵکانی کە لە مەسەلەی پترۆدۆلارە خزمەتیان کردوونە ئەم شارەیە هەموو خەڵکی کوردستان و دانیشتوانی شاری کەرکووک لە کاتی بە پارەی یا یەکێتیان تاقی کردەوە باش ئەزانین یەکێتی چ خزمەتێکی ئەم شاری کرد هیچ گۆشەیەکی ئەم شارە نەماوە دەستی ئاوەدانکردنەوەی ئیداری کەرکووک بە بێگومان بۆ مانایی کە یەکێتی لە ئینتیخاباتە زۆرینەی دەنگەکانی ئەم شاری هێناوە هیچ گۆشەیەک نەماوە خزمەتی ئەم شاریتیان نەکرێت کەوابوو ئێمە لە کاتی بە پارەیە تاقی کراوینێتەوە و خەڵک ئەزانی ئێمە ئەگەر پارە هەبێت چۆن خزمەتی ئەم شارە ئەکەین کە پارەش نەما هەڕەشەی داعەز لەسەر کەرکووک دروست بوو خەڵک جارێک تر تێگەیشتەوە ئەم یەشێتیە چۆن دیفاع لەم کەرکووکە ئەکا تۆ تەماشاکە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە ئازاترین فەرماندەکانی ئێمە لەم کەرکووکەیە شەهید بوو ئازاترین کوڕکشەکانی ئێمە لەم کەرکووکەیە خوێنی تێکەڵ بە خاکی ئەم کەرکووکە بوو لەبەرەوە ئێمە کە ئەڵین نیگەرانین ئێمە ئەزانی چ تەسحەیەکمان لە پێناوی ئەم کەرکووکە لە پێناوی کۆڵانی ناوی تاریخی لە پێناوی هەموو ئەو شۆشانی کە گلان لە پێناوی کەرکووکە ئێمە ئەزانین چ ئازارێکمان بینیوە بۆیە کە ئەڵین نیگەرانین بەو مانایی کە مەسلەی کەرکووک مەسلەی گۆشت و خێر لای ئێمە و دەبێ ئەم کاک عەدنان باس لە جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات یعنی نیگەرانن لە کێەوە ئێمە لە حەزب لە حکوومەت لە وەزارەتی سامانە سروشتەکان لە کێ کاکشوان ئێمە نیگەرانی لە کۆی ئەو ئەنزیمەی کە پێوترێت ئەنزیمەی بەڕێکردنی نەوت لە کوردستانەوە بۆ دەرەوە بەشێکنی لەو ئەنزمەیە ئێمە لە ڕاستیە بەشێکین زۆر وازەحە بەڵام بە بەردەوامی بەشێکی مافوراون یعنی نیگەرانن ئێمە کاک فەهمیان ئێمە بەشێکین لەو پرۆسەی کە پێوێتی پرۆسی حکومڕانی لە کوردستانە بەڵام ئەگەر تێبینیت کردوێ لە سەرەتای دروستبوونی ئەم حکومەتەوە کە بەبێ یەکێتی دروستکرا کێکێتی دوای بەشێکن لەو ئەنزمەیە نیگەران لە خۆتان کە بەشێکن لە ئەنزیمەکە یان نیگەران لە لایەنی دیاریکراو یان کاکشوان ئێمە ڕاستە بەشێکین لەم ئەنزیمەیە بەڵام مەرج نییە هەموو شتێک دڵخوازی ئێمە بێ بۆی ئێمە قسە ئەەکەین بۆی ئێمە قسەی وازەحە جێگری سەرۆکی حکوومەت لەنا ئەو هەیئەتەیە و پێشتر برادرانی بزوتنەوەی گۆڕانی تیا بوو و هەموو خەڵکی کوردستان برادرانی بزوتنەوەی گۆڕان ئەو بەو کاتەدا پێش من جملەکەی خۆڵتەوەکەم ئەو کاتی برادرانی بزوتنەوەی گۆڕان و برایانی پارتی دیموکراتی کوردستان حکوومەتیان تشکیل کرد و دواتر لیژنەی ئەنجومەنی گاز دروست بوو طبعا من بۆی مناقەشەکە نەبێتە مناقەشێکی بیزەنتی ناخۆش تەحەدا ئەەکەم ئەگەر یەک هێز یەک بەیاننامەی لەسەر داهاتی نەوتی کوردستان بەڵاو کردێتەوە بە بزوتنەوەی گۆڕانیشەوە یەک هێز باشە ئەگەر یەک هێز یەک بەیاننامەی بەڵاو کردووەوە لەسەر ناشەفافێتی نەوتی کوردستان من ئێستا لە کۆی قسەکانی خۆم پەشیمانمەوە بەڵام ئەوەش جارتر تاکی دەکەمەوەکە لەو کاتەشە یەکێتی قسەی جدی لەسەر مەسەلەی نەوت دەبوو و پێی وابوو دەبێت مەسەلەی نەوت وەکو کۆی مەسەلەکانی تر بە نیشتیمانی بکرێ هەموو هاوڵاتی وەڵامتان بۆ قسە جدیانی کە کاک فەهمی دەڵێت قسەی جدیمانەیە وەڵامی ئێوە پێشەوە بێمە سەر وەڵامی پرسیارەکە کۆمێتێکم لەسەر قسەکانی کاک ئەحمەد عەزیز هەیە لێ جگە لە پارتی دیموکراتی کوردستان هیچ حزبێکیکە هیچ لایەنێکیکە ئاگاداری لە پرسی نەوت نییە کاک ئەحمەد چاکەزانێت لیژنەی نەوت و غازی هەرێمی کوردستان لەکێ پێکاتووە هەتاکو وەزیرەکانی گۆڕان لە ناو حکوومەت بوون بە ڕێز وەزیری دارایی کاک ڕێباز ئەندام بوو لەو لیژنەیە و نووسراوی ڕسمی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیشێ کە تەخویل ئەکرێت بچێت لە بانکی هاڵک کە بچێ پارەی نەوت سەحەب کاتەوە بۆی لە داخلی
قاسەکەی وەزارەتی دارایی بکرێتەوە لە وەزارەتی سامانە سروشتیەکان لێسەندرایەوە. لێرە پرسیارەکە لێرە ئەمەیە کاکە حکوومەتی هەریان پێک ناتوە تەنها لە پارتی دیموکراتی کوردستان. ئێمە لە مەسئولیەتەکە خۆمان نازینەوە تەحملی هەموو مەسئولیەتەکانی شەکەین و شەفافیشین بەرامبەر بە ملەتەکەی خۆمان و بەڕاشکاونەش هەموو کاتێکیش ڕێمان گەیاندووە. ئێمە بەشێکین لەگەڵ ئەو لایەنە سیاسیە بە ڕێزانەی کە ئەمڕۆکە حکوومەتی هەرێم دەبەنە ڕێوە. ئەمە باڕون و ئاشکرا بێت هەمومان لێ بەرپرسین کەس خۆی لە بەرپرسیارەتەکە نەدزێتەوە چونکە گۆڕان خۆی لە بەرپرسیاتی دزیوەتەوە لە پرسی نەوتی کەرکووک. کاکە شوان چونکە من ئێستا شەڵێم لە گژنەی نەوت و غازی هەرێم لە چێ پێکاتبوو هەتاکو وەزیرەکانی گۆڕان لێبوون ئەندامێکی گۆڕان لێبوو ئەمە یەک بەڕێز ئیجازە بدە ئەزان من ناسمەستە قسەکانی کاک فەهمی نامێ ڕەدوو بەدەل بێتن بەڵام کۆمەڵێک ڕاستی هەیە با ڕوون و ئاشکرا بێت ئیجازە بدە نازم لایەن نیگەرانم نازم نیگەران لە وەزارەتی سامانە سروشتیەکان خودی وەزیری سامانە سروشتیەکان سەردانێکی بەڕێز ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕانی کرد جەنابی کاک نۆشیروان مستەفا دەرچوە دەرەوە تەسریحێکی دا وتی زۆر مرتاح بووە زۆر ڕازی بووە زۆریش پێی باش بووە کە ئەو ڕوونکردنەوەنەم داوە بەڵام بزوتنەوەی گۆڕان لەسەر تەسریحاتەکانی بەڕێز ئاشتی هەورامی هیچ لێدوانێکی نەداکەواتە ڕازی بوونە لەو ڕوونکردنەوەن ئەمە لەلایەک لەلایەکی کەشەوە مانگانە راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکان دەچوە پەرلەمان ئەندامانی پەرلەمان ئەندامانی پەرلەمان وەریانەگەر یەکێک لە ئەندام پەرلەمان جارێ پرسیارێکی لە دکتۆر ئاشتی هەورامی کردوتی تۆ بە ئەنگلیزی نێرت ئێمە لە ئەنگلیزی تێناگەی کاکەم تەرجمەی ئەنگلیزی بخۆتان یعنی ئەمە مبەرڕ نییە ئەمانە مبەرڕ نییە کە ئێمە بین لەسەر پرسێکی گرنگ ئەمە خاڵێکە خاڵێکی دێر کاکە عاسم جیهات وتەبێژی فەرمی وەزارەتی نەوتی عێراقا ئەڵێ لە مانگی سێ 2015ەوە هەتاکو 24 دەی 2015 نەوتی کەرکووک هەناردە نەکراوە تەقدیری خەسارەتەکانی شەکاتن بە 1 ملیار و 200 میلیۆن دۆلار باشە فترەی حەوت مانگ یان 8 مانگ نەوت نەڕۆیشتووە ئەوەی نامە بەستم کاک ئەحمەد نییە کاتی ئەو بۆی لێ بپرسم مەبەستم ڕوونکردنەوەیم ڕوونکردنەوەکان با ڕوونکردنەوەکان هەبێت بۆ ئەوەی خەڵکیش لە ڕوونکردنەوەکان ئاگادار بێت بۆ ئەوی بزانین ئەم مەسەلەی داهاتی نەوتە مەسەلەی پرسی نەوتە مەسەلەی ئەمانە چۆنە دووەمیش کاکە ناکرێتن تۆ لە وڵاتێکە دەژیت هەموو شتەکان دەبێ بێتە سەر هێلکەکان بخرێت یەک سەبەتەیەکەوە لە هیچ وڵاتێکی دنیای باشە کاک ئەحمەد ئەمانە مبەررین وە کاک عەدنان دەڵێت و باس لە ئاگاداری ئێوە دەکات لە لیژنەی باڵای نەوت و غاز لە حکوومەتی هەرێمی کوردستان پێش 12 ئۆکتۆبەر من پێم خۆشە لەسەر قسەکانی کاک فەهمیش پێم خۆشە تەلەڤیزیۆنی نارتی منازەرەیەک ڕێخا بۆ من و کاک فەهمی بزان زوتنەوەی گۆڕان دەیان بەیاننامەی دەرکردووە دەیان بۆ لێرە شتەکان ناخەنە ڕوو لێرە شەیخینە ڕوویان کاک عەلی حەمەد ساڵح پەرلەمانتارە پەرلەمانتارێکی گۆڕانە دەیان سکاڵای لەسەر وزارەتی سامانە سروشتەکان تۆمار کردووە کە لەسەر ناشەفافیە نادەکردنی نەوت لەسەر دیارنەمانی داهاتەکانی نەوت لە تەلەڤیزیۆنی کێنێنەوە دەیان و سەدان بەرنامە کراوە لەسەر ناشەفافی نەوت لەسەر ناڕوونی هەناردەکردنی نەوت لەسەر دیارنەمانی داهاتی نەوت ئەوەی کە نوری مالیکی ئەڵێ 120 میلیارد بەس لە سەردەمی منە تەحویلی کوردستان کراوە دیارنەماوە بزوتنەوەی گۆڕان دەیان بەیاننامە و دەیان بەرنامەی لەسەرەوە کردووە لە پەرلەمانیشەوە دەیان جار مناقەشەی کردووە قسەکانی کاک عەدنان ڕاستە کاک ئاشتی هەورامی ئەو بەڵێنانەی کە بە پەرلەمانی کوردستانیدا ئەو سەردانەی لای جەنابی کاک نەوشیروانی کرد ئەوانە بە قسە و بە تیوری شتێکە بەڵام بە عەمەلی و بە کردار داهات دیار نییە یعنی منە پرسم لە کاکانی کاک نەجات ئاماژەی بەداهاتدا ئاماژەی کاک نەجات باسی 20 میلیۆن دۆلارەکە 20 میلیۆن دۆلار لە کوێی 180 میلیۆن بەرمیل نەوتایە لە کاک نەجاتە پرسم ئاماژەی بە قەیرانی داراییدا لە بەغداودا لە 100 لە 100 ئەوە ناکا کە لە نەوتی کەرکووکەوە ناردەکراوە کاک نەجات حەق وایە پیاوێکی ئەکادمیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووکە چەند لە 100 ئەو نەوتەی کەرکووکدا هەناردەکراوە چەندی گەڕاوەتەوە بە کەرکووک 20 میلیۆن دۆلار چەند دەکات چەندی 180 میلیۆن بەرمیل نەوتەکە کە لە کەرکووکەوە ڕۆشۆکاک نەجات یعنی بەڕاستی بەدەیان و 100 میلیارد دۆلار هاتووەتە کوردستانەوە چ لە بەغدا چ لە
هەناردەکردنی نەوتەوە ئەبینین زیاد لە 6 مانگە موچەی خەڵکی کوردستان نەدراوە با بۆمان ڕوون کاتەوە کاک ئاشتی هەورانی ئەو نەوتەی کە هەناردەکراوە بە دەیان و سەدان ملیار دۆلار فرۆشراوە بۆ موچەی خەڵکی کوردستانی لێ نادرێ عێراق وەکو کوردستان دەوڵەتێکە هەناردەی نەوتەکە نرخی نەوت دابەزیەوە بۆ موچە لە عێراقا بەردەوامە بۆ لە کوردستانە نییە لە کەرکووک هیچ لایەکمان هیچ لایەکانی من ڕێزم بۆ کاک نەجاتەیە من لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و چەندین ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک قسەم کردواڵێ تا ئێستا ئەو ڕێکەوتەی لەبینی هەرێم و ئیدارەی کەرکووک کراوە نەهاتۆتە مەجلیسی کەرکووکەوە مناقەشە بکرێ من تەحەداکەم یەک کەس لە مەجلیسی محافظەی کەرکووک ئیتفاقی بینی هەرێم و کەرکووکی بینی بێت باشە مناقەشەی کرا نوێنەری کەرکووک هەبووە لە ڕێکەوتنەکانی نێوان هەولێر و بەغدا کە سەردانی بەغدایان دەکرد نەخێر ینی کەرکووک بەڕاستی یەکش لەگەڵ کەرکووک کراوە نەوتەکەی دۆشراوە و براوە هیچی بۆ کەرکووک نەگەڕاوە ینی کەرکووک لە ئەولەویەتی کوردان نەبووە کەرکووک پلان و بەرنمەیەکی استراتیژی نەتەوەیمان بۆ کەرکووک نەبووە مەجلیسی محافظەی کەرکووک بە زۆرینەی دەنگ داوای لە پەرلەمانی کوردستان کرد کە کەرکووک بخرێتەوە سەر هەرێمی کوردستان تەنانەت تا ئێستاش وەڵام نەدراوە تعقیبی تۆ کاک نەجات بەڵێ من بەقەنەعەتی من ئێمە کەرکووک ضمن عێراقە دەستوری عێراقیش لە مادەی 111 تشخیصی کردووە نەوت چۆنی یەک بەرمیل نەوت لە زاخۆ حتا فاو دەرەچێ هەر عێراق ئیسایە لەم بەرمیلە ئەمە یەک دووەم چشت ئێمە لە کەرکووک دوو موازەنەمان هەیە تەنمیەت ئەقالیم پیترۆدۆلار ئێمە تەنمیەت ئەقالیم لە 104 و کەسرە نسبەی ملەتی کەرکووک قیاس بە ملەتی عێراق چەنە ئەوەنە نسبەمان هەیە ئەوە کەی کە پارە ئەبێ ئێستا نەوت 35 دلار بەش ڕەواتب ناکات ئێستا ئەمە ئێمە دوو موازنەمان هەیە پیترۆدۆلار زایدەن تەنمیەت ئەقالیم ئێمە داوا ئەم دوو موازنە ئەەکەن ئەمما نەوت زۆر کەس هەیە مەسەلە سیاسیە نەوت مەثەلەن هەرێم ئەفرۆشی مرکز ئەفرۆشی ئەوە میانی مرکز و هەرێم یەک اتفاق بوو وەزیر نەوت هات کە پێش ساڵێک ڕۆژی 2015 دەست پێیان کرد لە نەوت تەزدیرکردن لە کەرکووک یەک اتفاق بوو بەس اتفاق ئێستا ئەوە یەک مانگە نەوتی کەرکووک وەستاوە بۆ لأنه حکومەی هەرێمی کوردستان ئەم اتفاقە وەک ئیلغای کرد ئێنجا وزارەی نەوتش وتی نەوت بابی وەستێ یان وەرن تەجدید بکەن کە اعترافی ئەو اتفاقیە بکەن یان وەرن دانیشن اتفاقی تر بکەنەوە ئێنجا نەوت ئێمە ڕخسەت ئەیدەن بفرۆشراوە ئێمە لە کەرکووک وتم ئەمە مەسەلەیەکی سیاسیە میان مرکز و هەرێم ئێمە گەرەکمانە حەقی کەرکووک من ئەندامی پارێزگاری کەرکووکم عضو پەرلەمانی عێراق نیم ئێستا مەسلحەتی ملەتی کەرکووک داواکەم ئەلێم ئەوەنە نەوت دەرەچێ لە کەرکووکەوە 400,000 450,000 ئەمە بەرادەران هەموو قەتای سوور هەلیان وتیان نەوت باڵایە منش ئەلێم بڵیت ئەو 20 میلیۆن دلار چی لێ دەکرێت 20 میلیۆن دلار حتا ئێستا نەگەیشتووە بەدەستمان وتم پێت لە بانکی ڕەشیدەوت لە بانکی ڕەشیدا حکومەی مرکز ئەلێ لازمە ئەم پارەیە دێ بۆ ئێمە تەحویل ئەکەن کە تەحویل کرا پلانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بۆ هاوڵاتیانی کەرکووک چییە لەو پارەیە کەرکووک بەرادەر وتی 450 مەشروع وەستاوە 5,000 گەنجمان لە پیترۆدۆلار چاوەڕێی ئەم 250,000ەکەن پاکردنی شاری کەرکووک مستشفیانی کەرکووک ئێمە احتیاجمان زۆرە 100 ملیار دینار یەڵە بەش ئەکات 20 میلیۆن لە وەک قسەیکردنی بەرادەر لە 2 احتیاجمان تەزدید دەکات بەڵێ کاتی ئامادەبووانە لە فؤاد ئەحمەدەوە دەست پێ دەکەم مایکەکە دواتر لە نێوان خۆتانە هیوادارم بە کورتی سەرنج و پرسیارەکانتان بگەێنن پێشەکی بە خێراتنتانەکەم بە خێراتنی کەناڵی NRT-ئەکەم نەوت شاری کەرکووک هیچ بۆ هاوڵاتیانی شاری کەرکووک نییە تەنها ئەم دوو حزبە لەسەر هەموو شتێک لەم شارە ناکۆکن تەنها لەسەر نەوتبردن تەبان بەس بۆ نەوتبردنەکە تەبان لەسەر هەموو شتێک ناکۆکن هەرچی نەوتی ئەم شارە هەیە کەس نازانێ کێ فرۆشێ و پارەکەی بۆ چێە خەڵکی ئەم شارە لە بۆتە قوربانی بەدەست ئەم دوو حزبەوە ئەم دوو حزبە هەر لە سەرەتاوە باسی خزمەتگوزاریەکەن ئەو خزمەتگوزاری لە شاری کەرکووک کراوە تەنانەت ئەو هەموو تاقینەوەی لەم شارە بووە بەس خوێنەکەمان بفرۆشتایە پارەی ئەو خزمەتگوزاری ئەم شارەی بەشی ئەم شارەیە کرد ئێمە لە هەموو شارێک گەندەڵیان بکردیان نابووە لە کەرکووک گەندەڵیان بکردایە لەبەرەوەی تورکمان و عارەب لەم شارەیە عارەبەکان ئەڵێن ئێوە بە سەدام حوسێن دەنەگوت گەندەڵە و داهاتی نەوە شەفاف نییە و دیکتاتۆرە و بنەماڵەیە
زەحمەت نەبێ ئێوە لە 25 ساڵەیە ئێوە چەند سەرۆکتان گۆڕیوە و داهاتینەوە شەفافە و لەکی ئەو پرسیارە دەکەی ئەو پرسیارەکە بەسەر دوو بەڕێزە نیە ئەو گوێتان لێتەوە کەتان نییە ئەم حزبەکانیان و پارێزگار بەرپرسە لە نەوتبردن لە ئازادی ئەم شارە باش و لە ڕێگرتن لە خۆپشاندان نەکرێت لەم شارە محافظ ڕێگرەکە دلیل ئەمەکە شەریکە لەگەڵ ئەگە شەریک نییە بەڵێ کاک محەممەد ئەگە شەریک نییە ئەبێ قبول نەکە بڵێ مش لەگەڵتانم بڵێ خۆپشاندانکەن دەسەڵاتم نییە دەست خۆش محەممەد ڕەمەزان محەممەد ڕەمەزان فەرموو کاک محەممەد پرسیارەکەی من ئەوەیە تەرکیز پێک هاتووە لە دوو وەحدە ئێستا وەحدەیەکی ترشیان زیاد کردووە بۆ ئەوەی نەوتەکە زیاتر بەڕێ بکەن و نەوت لە کەرکووک نەمێنێ باشە ئەو نەوتە ئەڕوا ئەی باشە پارەکەمان بۆ ئەم گەنجانە سەرف ناکرێت بۆمان ناگەڕێتەوە وەڵامت بداتەوە ئەمە هەر چوار بەڕێزەکە ئێمە تاکو ئێستا نازانین کەرکووک لەلایەن بەغاوەیە یا چووەتە سەر کوردستان لە هەردوو لاوە بێناز کراوە لە هەموو شتێک بەس تەنها ئەوەیە ئەتوانن نەوتەکە بەرن و ناتوان یانی نازانم ئەو پارێ بۆ ناگەڕێتەوە بۆ ئێمە تەنانەت پترۆ دۆلارە باس پترۆ دۆلارەکەن لە 250,000شەوە بۆ مۆزەفەکانیان بۆ خەڵکەکانمان دابەزیوەتە سەر 100,000 ئەو پرسیارە نازانم لای کامن بەڕێزە هونەر ئەحمەد هونەر ئەحمەد فەرموو کاک هونەر پرسیارەکەی من بۆ کاک ئەحمەدە نوێنەری بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان بەهێز هێزی دووەمە بەڵام بۆچی بەرپرسیاری ئەمە هەڵناگرێت و ئەیخاتە ئەسۆی یەکێتی و پارتی زۆر سپاس ڕەوەند دواتر بەرپرسیارەتی ئەم دۆخەواتە مەبەستە پرسی نەوتە ڕوونە کاک ئەحمەد ڕەوەند شەفیق لێرەوە فەرموو کاک ڕەوەند بەخێراتتانەکەم بەخێراتن هەم میوانەکانەکەم من ڕووی پرسیار و قسەکان مەکەمە نوێنەری بەڕێز هەردوو بەڕێز نوێنەری یەکێتی و پارتی چونکە بەڕاستی بزوتنەوەی گۆڕان و بەڕێز کاک نوێنەری برا تورکمانەکان کاک ڕەوەند هاوکارانم ئاسایی بیتە ئێرە بۆی دەنگت بگاتە ئەوان لەوان دەپرسیت بۆیە دەنگی دێ گوێتان لێتی ناجۆم نییە فەرموو بەڵێ من جاری کەش دووبارێکەمە ڕووی خۆمەکەمە نوێنەری بەڕێز پارتی و یەکێتی کە لێرە ئامادەن چونکە پشکی شێر لەم قەیران و لەم نەهامەتی و لەم بەڵایی کە نەوتی کەرکووک بۆتە بەڵا بەسەر خەڵکی کەرکووە بەر ئەو دوو حیزباکەوێت کە ماوەی چەند ساڵێکە دەستیان بەسەر هەرچی کێڵگەیە هەیە گرتووە کە نەوتەکەی فرۆشن کە چۆن ئەمە لە دوو ڕێوە بەڕێی تانکەر و بەڕێی بۆڕی نەوتی هەرێم تورکیا کە لە ڕێی بەندەری جیهان ئەفرۆشرێت ئایا ینی دووبارێکم ئایا ئەم بەڕێزانە وەکو نوێنەری یەکێتی و وەکو نوێنەری پارتی ئەتوانن داواکاری ئێمە بگەێنە سەرکردایەتی حیزبەکانیان ئایا کە تا چەند خەڵکی ئەم شارە گەنجانی ئەم شارە ناڕازین لەو سیاسەتەی کە ئەم حیزبانایی بە تایبەت یەکێتی و پارتی پەیڕەوێکن لەسەر فرۆشتنی نەوتی کەرکووک بڵێ کاک مەولود سەرەتا ئەمێ بڵێم ئێمە گروپی هەلوێت قساکەین بەڵێن ئێوەتان پێماندا کەمێک کاتمان دەنێت نازانم من کات بۆ هەمووتانە ئێوە ناڕەزایەتیتان دەربڕی خۆپشاندانتان هەبوو لە کەرکووک ئەنجامتاندا هۆکاری ئەوە چی بوو پەیوەندی بە پرسی نەوتەوە هەبوو پرسیاریشت بۆ کێ فەرموو ئەمێ لێرە شێڕوونکەمەوە پێشەوەی قسە بکەم بۆ جەماوەر و ئەم گەنجانە لە کەرکووک ئەگەر قسە بکەی باسی کێشەی ئەم شارە بکەی یەکسەر تۆمێک بۆ دۆزنەوەڵێن تۆ یەکێتیت یان پارتیت یان گۆڕانی پێش ئەوەی من قسە بکەم ئەمەیە خەڵک بزانێ من نەیەکێتیم نە پارتیم نەگۆڕانم سەر بە هیچ حیزبێکش نیم وەکو سەربەخۆ وەکو گەنجێکی ئەم شارە قساکەم هەر حیزبێکیش ئەڵێ سەر بە ئێمەیە با داڕۆژ بەم ڕوون کاتەوە من لێرە ئەڵێم پرسیارەکەت لێرە ئەڵێم بەڕێز کاک ڕەجات حوسێن ئەڵێن ئێمە اتفاقمان کردووە مانگی 10 ملیۆن دلار بێوە کەرکووک ڕۆژانە حەسەب ئەرقامی خۆتان ئێستا وتت 450,000 بەرمیل دەرەچێت 450,000 بەرمیل لە 25 دلار چەندێکە ڕۆژی کەرکووک چەندێکی هەیە ڕۆژانە ئەو 10 ملیۆن دلارە ئەکاتە چەندێ ئەوە یەکەم پرسیار ڕۆژانە کەرکووک چەندە پارێ هەیە 10 ملیۆن دلار ئەکاتە چەندێکی ئەو پارە لە مانگی 6ەوە نەوتمان ئەڕوا لە مانگی 6 2014ەوە ئەگەر مانگی 10 ملیۆن دلار بێ
بۆ ئەم 2 ساڵە 6 مانگ لە مانگی 2014 دەست خۆش کاک 2015 کا 200 میلیۆن دلار ئەی پارەکانی ترمان کووە دوو پرسیارت کرد با کەسێک قسە بکە کە ناوەکی لای منیە فەرموو ئەگەر بە پێوە بۆستی باشترە بۆی پێشێکی بە خێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم من وەکو ئەندازیارێکی کوشتتوکاڵی پێم وایە ئەم نەوتە بەڕاستی بووە بە بەڵا بەسەر سەوزایی و کشتتوکاڵی ئەم ناوچەیە پێم باشە خزمەتی کشتتوکاڵ بکرێت و سەوزایی ڕوبەری سەوزایی زیاد بکرێت لە پێم ئەوە سەرچاوەیەکی هەمیشەیی داهاتی ئەم شارە بێ ئەگەر گرنگی پێ بدەن لە بەروی پێم وایە هەرچیەکمان کرد ناتوانین پرسی نەوت چاکەینەوە من دووەم پرسیاریشم ئایا ڕێگە چارە چییە بۆ ئەم داهاتی کە لە نەوتەوە دەستمانەکەوێت لەکوێ دەپرسیت لە هەموو نوێنەرەکان بە تایبەتی لە نوێنەری یەکێتی و گۆڕان کە ئەوان خۆیان بە با بڵین پارێزەری ئەم مافاز هیوادارم زۆر بە کورتی وڵامیان ینی بەڕاستی پێم وایە ئەم مافە چۆن وەرەی گیرێ چۆن چۆنی ئەتوانن ئیسفادە لەو داهاتە بکەن هونەر ئەحمەد هونەر ئەحمەد قسەی کردووە من ناوم نەخوێندەوە دیارە ناوەکەی باڵە خوێندەوە پێشتر هیوا سعدوڵڵا فەرموو دوای کاک ئەیوب قسەی کرد بەڵێ من کاک ئەیوب دوای ئەو قسە چەند تێبینیەکم دەربارەی قسەکانی بەڕێز کاکفامی هەیە لە زۆربەی چاوپێکەوتنەکانە بەڕێستان خۆتان بێبەری ئەەکەن لەو گرێبەستانەی کە لە پێشوە کراوە کە پشکی یەکەمی بەڕێستان بڕیاری لەسەر گرێبەستەکان لەگەڵ لایانی پارتیاکرێ ژێر بەژێر و دەربارەی پێشمەرگە دیفاعکردن لە شاری کەرکووک بەرگریکردن لە شاری کەرکووک با نەکرێت بە مزایادەی کە سنووری کەرکووک برادران یاخود پێشمەرگەی یەکێتی لە کەرکووکە و لە زۆربەی لە هەردوو هەڵبژاردنەی داهاتووە لە هەردوو هەڵبژاردنەی پێشووە دەرکەوت لە ناو وەزارەتی پێشمەرگە لە سەروی 150 کەرکووک پێشمەرگەی وەزارەتی پێشمەرگەی کوردستان سەروی 50 لە 100 بزوتنەوەی گۆڕان دەنگانی بەدەستێنا با مزیادە نەکرێت بەسەر قیادەکانی دەوروبەری ئەویان کاو بەرگری لە کەرکووک کاکرێن دەربارەی بەڕێز پرسیارێکم لە بەڕێز کاک عەدنان هەیە کاک عەدنان هەست کەسێ لە کەرکووک ئەگەر پارتی نەبێ کورد نییە ئەگەر نەخێر بۆ ئەم هەموو فەرمانبەرە لە کۆمپانیای کار دامەزراوە لە ڕێی ڕێکخراوە ناوچەکانە فەرموو کاک ئەیوب وایە کاک ئەیوب حوسێن دواتر ئەو هاوڕێیە فەرموو دوای ئەم من وەکو گەنجێکی کەرکووک وەکو گەنجێکی کەرکووک داتایەکم لە ژێر دەسایە کە بتوانم ڕوونکردنەوەی بدەم لەسەر نەوتی کەرکووک ئەگەر ڕێم پێ بدەی من پشتگیری لە قسەکانی کاکفامیەکەم چەندین سەرکردەی لەم شارە ئەوە دیارە و کەسش ناتوانێت حاشای لێ بکات چەندین سەرکردەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارەیە شەهید بووە و ئەوە ڕوونە هەر لە خانەقینەوە هەتاوە کۆگاتە سنوورەکانی کە بەدە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چەندین جار هەوڵی ئەوە دراوە کە کەرکووک بگیرێ بەڵام لایەنەکانی تر هەوڵی ئەوەیاندا نەوتی کەرکووک بەرن نەک دیفاعی لێ بکەن کاتێک کە یەکێتی هات دیفاع لە کەرکووک بکە برادرانی پارتی هاتن کێڵگەنەوتەکانی کەرکووکیان داگیر کرد ئەوە ڕوون و ئاشکرایە پرسیارەکەت چییە؟ پرسیارەکەم وێ لە کاک عەدنان کێڵگەکانی بای حەسەن و هاڤانە گەورەترین مەحەڵتەن لە کەرکووکایە لە سەروی زیاتر 50,000 بەرمیل بەرهەم دێنە ڕۆژانە مەحەڵتەیەکی کە هەیە کە ناوی مەحەڵتەی داوت گورگەیە ئەم مەحەڵتەی داوت گورگەیە هیچ کەسێک نازانێ و ژێربەژێرە ڕۆژانە بە تەنکەر کۆمپانیای کار نەوتی لێ گوازێتەوە کەس نازانێتەوە بۆ چۆن چەندین کۆمپانیای ترش بەس ئەگەر ڕێم یەک تۆزیشکە زۆر بە کورتی پرسیارەکەت کە بۆی ئەو هەڕێژ قسە بکە و دواتر وەڵام دەنەوە ئەمانیش بەڵام ئێستاکانە لە کەوەخت خۆی عبادی ڕێکەوتن لەگە حکوومەت هەرێمی کوردستانە کە مانگانە ئیتر مانگان ڕۆژانە 500,000 بەرمیل بفرۆشێ بە کەرکووک و هەرێمی کوردستانەوە بەڵام بەس لە کەرکووک بە بیرەکانی بای حەسەن و جمبور و ئەمانە من لە کاک عەدنانێ پرسم بۆچی 400,000 بەرمیلتان لە نەوت کەرکووک ئەفرۆش چیتان لەو نەوتە کرد پارەکەتان چی لێ کرد ئەگە بیتە ئێرە باشترە سپاس بۆ تۆ فەرموو منوتم ئەو بێت بەڵام پێکەوە هاتوون فەرموو زۆر سپاس بۆ من گرنگ نییە وەک گەنجێک بۆ من گرنگ نییە چێ وەزیری سامانە سروشتەکان بێ نەوتەکەم چێ بیبە گرنگ ئەوەیە نەوتەکەم بۆ خزمەتی خۆم بەکار بێ بۆ من ئەوە گرنگە ئێستا چی ئەندامانی پەرلەمانی کوردستان هەیە چی ئەنجومەنی محافەزە هەیە کەسی نازانێ داتاکان چۆنە ئەم نەوتە چۆنە فرۆشێ تەنها شخصێک ئەزانێ ئەوش ناوی ئاشتێورامیە ئەوەش لەوەتەی وەزیرە تا ئێستا ڕاستی نەکردو لەگەڵ خەڵکە درۆزنترین وەزیر بەبێتە شیر بەبێتە شیر ئامارێکی تەواوی نەداوە بە خەڵکی کوردستان
تا ئێستا ئەمارێکی تەواوی پرسیارەکەت چییە؟ پرسیارەکەم ئەوەیە پرسیارەکەم ئەوەیە لە کاک عەدنان ئێمە نزیکەی 2 ساڵە کاک عەدنان و کاک نەجات نزیکەی 2 ساڵە حکوومەتی هەرێم نەوتی کوردستانە بە لەو 2 ساڵەیە تەنها پارەی 1 مانگی پترۆدۆلاری داوە جگە لەوانەی دیکە باشە من دەکەین کاتەکەمان تەواو سپاس دەکەین فەرموو لە تۆ دەست پێ دەکەم کاک فەهمی بۆ وەڵامەکان وڵام لە ڕاستیە ئەوەی کە پەیوەندی بە منەوە هەبوو مەسلەی ئەوەی کە چی بکرێ بۆ ئەوەی نەوتی کەرکووک بۆ خزمەتی شارەکە بگەڕێتەوە لە ڕاستیە ئەمە جەوهەری مناقەشەکەی ئێمەیە ئێمە پێمان وایە هەروەکو چۆن وەکو یەکێتی لە پرسی دیموکراسی لە وڵاتەیە قسەمان هەیە و نیگەرانین لە مەسلەی پەرلەمان نیگەرانین و قسەمان هەیە لە مەسلەی میدیای ئازاد قسەمانە بۆ کەیسی نەوتیش کەسێکی حیاتیە لەسەر ئەم پرسەش ئێمە قسەمان هەیە پێمان وایە تەنها چارەسەر بۆ ئەم پرسە ئەوەیە کە نەوت بۆ خزمەتی ئەم وڵاتە سەرف بکرێت و ئەم نەوتە چەند ئەکا لە بازارە چەند ئەچێتە دەرەوە چیا ئەیباتە دەرەوە و نرخەکەی چەندە هەمووی ڕوون بکرێتەوە بۆ هاوڵاتی بۆی هاوڵاتی ئەم گرێ دەنوریانی نەمینێ بۆ هەموو من هیوادارم زۆر بە کورتی وڵام دێنەوە هەموو پرسیارەکان دەمەوێت وڵام من پێم وایە نەوێت خزمەتی ئەم شاری کردووە وازەحە یعنی ئەم شاری وێرانە بۆ کە دروست کراوەتەوە بەڵام ناشەفافیت لە پرسەکەیە گومانی لای هەموو هاوڵاتیانی ئەم وڵاتە دروست کردووە و بۆ ئەوەی نەشبێتە مناقەشەوانە هیوادارم هەمەوەی کە کاک ئەحمەد باسی کردو هەمیش ئەو هاوڕێ باسی کرد لەو دیبێتەی کە جەنابیان باسی ئەکات ئەم ڕقەمەکانی خۆی ڕاست کاتەوە چکیڵێکی گەورەی کرد کە ئالێ لە 150 پێشمەرگی ئەم شارە دەنگی بە گۆڕانداوە هەم ئەم ڕقەمەکەی خۆی ڕاست کاتەوە و هەمیش لەگە کاک ئەحمەدا من ئامادەی ئەو دانیشتنەمتیایە بۆ ئەوی ڕوونی کەینەوە وەستکە ئەەکەم کاک ئەحمەد بەیاننامەی ئەو کاتە بێنێت کە کێکەکەیان دابش کردبوو لە بینی خۆیان و پارتیا باسی ئەو وڵامی تر ئەگەر پرسیار ڕاستیە من وڵامێکی تر منانیە فەرموو کاک عەدنان وڵای من لەوەی کاک فواد ئەحمەدەوە دەست پێکەم ینی ئاڕستەی پرسیارەکەی لە پارتی و لە یەکێتی بوو ئەریان دوو حزبەت چه خزمەت گوزاریەکیان بۆ کەرکووک گەیاندووە کەرکووک وێرانە یعنی کە 2003 کە کورد هاتە سەر حکوم لە کەرکووک هاتە سەر کەرکووکێکی وێران کەرکووکێک ئەگەر 776 دێی ڕوخێنرا بوو ژێرخانی ئابووری لادێی سفر بوو ژێرخانی ئابووری پیشەسازی سفر بوو کۆمەڵێک وێرانکاری لەم شارە هەبوو ئەوەی کە توانیمان وەکو پارتی و یەکێتی پرۆسەیەکی ئاوەدانکردنەوە لە دێهاتەکانەوە دەستمان پێکرد لەگەڵ دامەزراندنی خەڵک یعنی هەر بۆ زانیاری ئێوەی بەڕێز هەتاکو ئێستا کە زیاتر لە 35,000 فەرمانبەری کەرکووک لە ناو کەرکووکن موچەیان لە حکوومەتی هەرێم وەرەگرێتن کە هاتینەوە کەرکووک تەنها 938 مامۆستای کورد هەبوو ئێستاکە ئەوانەی کە لە قوتابخانەکانن دەزانن چەند مامۆستای زیاتر لە 7,000 مامۆستایە یەک قوتابخانەیەکی کوردی لە کەرکووک نەبوو ئێستا زیاتر لە 400 قوتابخانەی کوردیە لە کەرکووکە من هەڵێم کەرکووک کە وێران بوو بڵێن لە ئاستی تۆموحاتی خەڵکی کەرکووک نەبوو کەرکووک پێویستی بەوە هەیە زیاتر خزمەت بکرێتن و مستحقیشەوە کەسیش منەت نەکاتن بەسەر خەڵکی کەرکووک و کەرکووچەکانەوە بڵێ من ئەمانە بۆ کردو ئەمە پرسیارێک ئەوەی کۆمپانیای کار ئەڵێ ئەگەر یەکێ لەو بەڕێزانە ئەڵێ ئەگەر پارتی نەبێتن کورد نییە زیاتر لە 800 کەس لەو کۆمپانیایدان دامەزراوە هەر بۆ معلوماتی ئەو کۆمپانیاکەش کۆمپانیایکی ئەهلیە کۆمپانیایکی حکومی نییە بەڵام با بچن لە ئۆفیسی کۆمپانیاکە لە سارەلووە لێنە بپرسن چەندێکی پارتیە چەندێکی پارتی نییە ئەوەی کە دامەزراوە کەرکووچیە وڵای لای من نییە معلوم نییە چەندێکی پارتیە و چەندێکی خەڵکی دیکەیە بەڵام دامەزراوە خۆ خەڵکی دیکە لە دەرەوەی کەرکووک ناتوە دامەزرێتن لەو شوێنانە مەحەتەکانی بۆ زانیاری ئێوە مەحەتەکانی ئاڤانە و بای حەسەن بە تایبەتی ئەو مەحەتانەی کە نەوتی تیا بەڕێکرێتن کاکە ئەو مەحەتانە سێ مەحەتەیە لە 1980ەوە لە کار کەوتبوون حکوومەتی هەریان وەزارەتی سامانە سروشتیەکان هاتن ئەو مەحەتانیان خستەوە کات بۆی نەوتی کەرکووک بڕاتن ئەگەر ئەوەش نەکرایە ئێستاکە نەوتی کەرکووک لە هیچ شوێنێکی نەبوو دەرفەتێکی نەبوو بڕاتن ئەوەشمان لەبیر نەچێ 150,000 بەرمیل ڕۆژانە کە لەگەڵ حکوومەتی عێراقا اتفاق کرابوو ڕادەستی سۆمۆ دەکرا بۆ ئەوەی بودجەی کەرکووک و موچەی کەرکووک بدرێت ئەمانە هەمووی کراوە وەڵام ماوە هەمووی کراوە وەڵایی من یەک کۆمنتێکم لەسەر قسەیەکی کاک ئەحمەد هەیە
ئەگە بۆ بریشەکان نەمتوانی بێتن وڵامی زۆربەی پرسیارەکان داهاتی عێراق ماگانە 3 میلیارد دۆلارە موچەی عێراق جگە لە هەرێمی کوردستان 4 میلیارد دۆلارە باشە ئەگەر حکوومەتی عێراق ئەو احتیاطی 73 میلیاری احتیاطیە بوو لە بانک ئێستا گەیشتۆتە 52 میلیارد سەحمی کردووە بۆیە کە ئێستا سعری دیناری عێراقی گەیشتۆتە ئەوەی کە ئەمڕۆکەتیایەتی باشە فەرموو کاک وەڵام من بە کاگابنان ئەڵێم زۆر وردی ناکەمەوە یعنی ئەو هەموو پارەی هاتە کوردستان خێرە احتیاطمان لی گل نەداوەتەوە بۆ ڕۆژی ڕەش هەتا کاک ڕێباز وەزیر بوو 2 موچە قەرزارون کاک ڕێباز نەماوە بوو بە 6 و بە 8 موچە قەرزارن من لە قسەی برادێکەوە دێمە سەر وڵامی پرسیارەکان کاگونەر ئەحمەد باسیەوەی کرد دەڵێ بزوتنەوەی گۆڕان هێزی دووەمە بۆ بەرپرسیارەتی هەڵناگرێ ئێمە من کەسێکی وەکو من ئێستا بە ناوی بزوتنەوەی گۆڕانەوە کە ناڕزایی دەرەبڕین لەسەر ناشەفافی هەناردەکردینەوەدەوە بەشێکە لاڵگرتنی بەرپرسیارەتی بەرپرسیارەتیش هەڵەگرین لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە دانیشتنمان لەگەڵ لایەنە سیاسەکان بەرپرسیارەتی هەڵەگرین ئەوەش کە خراوینەتە دەرەوەی دەسەڵات هیەوەیە کە لە سەنگەری خەڵکا بووینە و دیفاعمان لە بەرژەوەندەکانی خەڵک کردووە و لەو نەعەدالەتی و نەهامەتی کە لە کوردستان هەبووە برادێک باسیەوەی کرد کە من حەزم نەکرد وڵامی قسەیەکی کاکفەهمی بدەمەوە یعنی من لە سەرەتایە باسم کرد پرسی کەرکووک پرسی ناوچەدا بڕێنراوەکان کراوە بە پرسێکی حزبی شەنگار پارتی خۆی لێ بەرپرسیارە زانێ خانەقین و کەرکووک و خورمات و برادرانی یەکێتی خۆیان لێ بەرپرسیارە زان من لە کاکفەهمیە پرسم بە 424,000 کەس بە ناوی پێشمەرگەوە موچەوەرەگرێ ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆمپانیای نۆکان موچەی پێشمەرگاداوە ئەو بەرگریکردنەی کە لە کەرکووکە کرێ بە بەرگری خۆی بزانێ کاک هیوا ڕقەمێکی باس کرد ڕەنگە بە دقت نەبوو بێ بزوتنەوەی گۆڕان سەرڕایەوەی کە دەیان هەزار دەنجی تەزویر کرا برادرانی یەکێتی و پارتی دەیان و سەدان هەزار دەنجیان تەزویر کرد بە زیادە کردیانە ناو سندوقەکانەوە اینجاش بزوتنەوەی گۆڕان لە ناو هێزی پێشمەرگە 30,000 دەنجی هێنا وەڵامی تریش ماوە من حەزەکەم بە کاکفەهمی بڵێم پرسی کەرکووک پرسی ناوچەدا بڕێنراوەکان پرسێکی نەتەوەیە نەبێ یەکێتی چارەسەرەکرێ نە بە پارتی ئێستا حاڵی حاضر لە گۆڕەپانەکانی کەرکووک پێشمەرگەی گەرەلای لێیە پێشمەرگەی ڕۆژهەڵاتی لێیە هەموو خەڵکی کوردستان ئەگەر بتوانێت دیفاع لە خەڵکی کەرکووک بکات وەڵام من باسی کێکی کرد باسی کێکی کرد دەنگتان ناگە بەڕێزان پارە گەورەترە با لەسەر نەوت قسە بکەین جارێ لەسەر نەوت کاکفەهمی باسی کێکی کرد کاکفەهمی جان ئیتفاقی استراتیجی لە بین یەکێتی و پارتی کێک دابەشکردن لە بین یەکێتی و پارتی بۆ دەیان کۆمپانیاتانەیە خاوەن دەیان میلیارد دۆلارە بزوتنەوەی گۆڕان یەک کۆمپانیای میلیاردلێری نییە بەداخەوە بزوتنەوەی گۆڕان فترێکی کەماتە ناو دەسەڵاتەوە کە بینیان باز لە چاکسازی سیستەمی حکومڕانیە کا پەنجەی خستە وڵامی ئەوانم من یەک برادر کاگونەر پرسیاری لێم کرد جوابم دایەوە ئەوەی ترم ملاحەزە هەبێ بۆ یەک وەڵام من نازانم یعنی برادرانی گۆڕان لەم شارەیە 200 دەنگیان هێناوە یعنی ئیتر پرسی چیان پێ بکرێت لە ڕاستیە لەگەڵ ئێمەیە لەسەر مەسەی ڕێکوتنامی چاوی خەڵکەوەشتیمانی کوردستان بوون لەناو ئەم هێزەیان لە لەبەرەوە قسەکردن لەسەر ئەم بابەتە جگەر لەوەی کە خۆڵەکەنە چاوی خەڵکەوە بۆشتا ناچێتە سەر کاتی کاک نەجاتە کاتی کاک نەجاتە بەڕێزان دەنگتان ناگەشت کۆماکتانە بەرادەر کە وتی پیترۆدۆلار چەند نەوت دەرەچێت لە کەرکووک پارەمان چەنەکات تقریبان ڕۆژانە لە 350 حتا 425 و 50 ڕۆژ هەیە زۆرە ڕۆژێ فەنیاتە با بڵێن 400,000 ڕۆژانە 400,000 دلار فیسی ئەکە 12 میلیۆن دلار مانگی 12 میلیۆن دلار مانگی ئەگەر لێ دەی هاوڵێکیان ئەگەر وڵامی تۆ لە شوێنی خۆ دەنگت ناگا ئێمە گومانە دەنگی کاک نەجات دەبێت پرسیارە کرد با وڵامی دەستکەوێت دەڵێ ڕۆژی چەندە ڕۆژانە ئەبێت 400,000 دلار چل دەفتەر با بە دەفتەر بڵێم پێت ئەکە چل دەفتەر ئەکات لە مانگی دەڵێ دەکاتە دۆلارێک بۆ یەک بەرمیل هەر بەرمیل $1 باشە وەڵامەکانی ترت کاک هەر مانگ ئەکە
هاوري نا يكا حتى ئێستا یەکە دوو با کاتی دێنەوەڵاتەوە فەرمووە. ئەمە ئەم سوال فەنیە کە وتم پێتان کاکە لە کەرکووک بزان بەس پاککردنی کەرکووک شەریکە کە پاک ئەیکات کەرکووک تقریبا 10 ملیار دینارە تقریبا 8 و کەسر ملیۆن دولارە. ئەو کارەبایە کە کڕیمانە مانگی 3.5 تا 4 ملیۆن دۆلارە. احتیاجی کەرکووک زۆرە. ئێمە نەوتمان دەرەچێ ئەڕۆتەوە منش لەگەڵتانم نە ئێستا ئەوە چەند ساڵە 40 ساڵە لە وەختی سەدام حتا ئێستا ناو دەرەچێ ژێر قاچمان خەدەمات استحقاقمان وەرمان نەگردووە حتا ئێستا تو ئەزانی ئەو نەوتە کە دەرەچێت تەلەوت بێ ئاکات ئەم نەوتە کە استخراج شەریکاتی نەوت تقریبا 300,000 دۆنەم زەوی کاک نەجات ئەمە وەڵامی ئەو پرسیارەیە کە داهاتی نەوتی کەرکووک نادیارە دووکەڵەکەی بۆ منیش لەگەڵتم من دەپرسم ناڵم وایە نانا من ئەلێم پێت بزان 200 تا 300,000 دۆنەم استملاک بووە هین من و تو فەلاحەکانە چییە لێنەوە نزیکی شەریکەی نەوتە ئەوە نەزیانمان لە شەریکەیە وەڵامی تر ئەگەر گەرەکتانە دوو جملە من خۆ من تورکمانم کورد نیم ئەو بەرادەرانە هەرکەش حزبی هەیە دیفاعی مووقفی خۆیەکات من بە قەناعەتی من ئەلێم ملەتی کورد ئەوەنە خوێنداوە ئەوەنە شەهید داوە وەختی سەدام حتا ئێستا حتا گەیشتوتانە بەم هەرێمە چاوتان لەو هەرێمە بێ دوشمانتان زۆرە فتنە زۆرە مەشاکل خەڵق دروست ئەیکەن میان ئەم ملەتە ئاگادار بن و من یەک پرسیارش لە سیاسیەکان هەموو بیدون استثنا ئەلێم ئەم ملەتە کە ئەوەنە شەهید داوە حەقێتی کە 8 مانگە ڕاتب وەرناگرێ وەڵڵە چییە وەڵە پارە لە مرکز نایە لە مرکز نایە تو زەریبەت هەیە وەڵامی تر ئەگەر لاتە هەل من ئەوەنە گەرەکمە ملەتی کەرکووک ئێمە لە کەرکووک بەس کورد نییە کورد و تورکمان و عەرەب ئێمە لازمە بە یەکەوە خزمەتی بزان حەشدی شعبی و پێشمەرگە من وتم و ئێستاش ئەلێم دوو باڵا بۆ یەک کۆتر وەڵڵە بێ پێشمەرگە و بێ حەشد عێراق هەموو ئێستا بەدەست با لە چوارچێوەی تەوەرەکە دەرەچێت چ وەڵامیەکان هاوکاران پێم بڵن چەند خولەک ماوە لە کاتی پرۆگرامەکە تەنها ئەو بەڕێزەی لە دوا ویستی قسە بکەوەی لە پشتەوە دانیشتووە فەرموو سەرنجی خۆت کاتی دەنگدانە و ئەو دەنگدانی ئێوە بۆچوونی ئێوەیە ببوورە دەنگدانی تۆ بۆچوونی تۆی بەڕێز من سەرنجە پرسیارێکم هەیە بۆی کاتەکەی زۆر نەما پرسیارە سەرنجەکەم ئەوەیە لەو کات ئێمە بۆچی لە ئێستا بە ڕادیکالانەتر باسی شتەکان نەکەین بۆچی بە ڕیشەیتر باسی نەکەین ئێمە کە نەو دیار نییە ئەمە ئیتر دزراوە ئیتر کە نەو دیار نییە دزراوە هەتا ئەو کاتەی کە ئەدۆزرێتەوە بەڵام ئێمە ئەگەر ئەم داهاتە بێتەوە چی خزمەتێکی پێکرێت لە ماوەی پێشوە کە نەوتەبوو چی خزمەتێکرا هەتاوەکو ئێستا ئێمە داوای داهاتاکەینەوە ئەگەر بگەڕێتەوە چی خزمەتێکی پێکرێت من ناو شاهۆیە کاک شاو دەست سەرنجەکەت گەشت سپاس باشە کارتەکانتان ئامادەکەن زۆر سپاس بۆ فەهمی بورهان ئەندامی مەکتەبی ڕەخسنی کێتی نیشتیمانی کوردستان وەڵڵا یەک کۆمنتێک کاتەوە کاتەوە بوو بەڵام کاک ئەحمەد دەڵێتە پرسی ناوچەکان کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەریەم کرا بە پرسێکی حزبی من گروپی هەڵوێست فەرموو بەڵێ فەرموو بەڕێز فەرموو ئێرە فەرمووەرە ئێرە من زۆر بە کورتی وەڵامی ئەم گەنجانە وەردەگرم زۆر بە کورتی بۆی ئەوانی قسە بکەن سەرنجی ئێوە زۆر بە کورتی کاتی ئەوانیشە کارتەکانتان ئامادەکەن هاوڕێیان ینی 4 کەس با قسە بکەن ئێمە سپاسی هەمووتانەکەین زۆر بە کورتی سەرەتا کاکەژیان من حەزەکەم بڵم پرسیارم نییە من ئەمەیە لە قسەکەی کاک عەدنانەوە دەست پێ بکەم کەرکووک ڕاستەکە لەو ڕۆژەوە وێران بوو کە پارتی و یەکێتی هاتن بە عەقڵی شاخەوە لەم شارە کاریان کرد نەیانزانی ئیداری شاخ جیاوازە لەگەڵ ئیداری شارە دایانە دەست کەسانێکەوە ڕاستە سپاسیانەکەین ڕێزمان هێبوانی لە شاخەوە جەربەزە بوون شەهید بوون خوێنیان ڕشت بەڵام لە شارە بەوان ناکرێت لە شارە ئەم گەنجانە پێیان نەکرێت باڵ سپاست دەکەین ئەگەر بە ئەوانی قسە بکەن بەڕێزم یەک شتێک دوو کەس لە گروپی هەڵوێست قسەکردن دەبێت ئەوانی قسە بکەن سپاست دەکەم فەرموو زۆر بە کورتی بەقەت کاتەکەی ئەو شەنیر کامل
پرسیارەکەشم بۆ کاک عەدنان نانە پرسیار مەکەم دەمێت سەرنجش کە کاتی پرسیار تەواو بوو پرسیار بەس پرسیارەکە هەر پێشاڕوونیەکیشە کاک عەدنان ئەو دوو بیرەنەوتی کە جەنابەت باسی کرد هەڤانە و بای حەسەن لە یەکەم ڕۆژی هاتنی داعشە گروپی تیرۆریستی داعشە دوو لیوە هاتوون کە سەر بە وەزارەتی سامانە سروشتیەکان هاتوون بۆیە پارێزگاری لێکەن و سەرجەم مۆزەفەکان لێدراونەتەوە بۆ ماڵەوە و دوای ئەوە جەنابەت دوو دەتوانی بچی بۆ سەلامەتی و پرسیاری و بزانێ ئایا حزبینیان نا منەڵێن با لە ئێستایان ئەسبینێ بەیەکەوە دڵنیا بە لەوەی هەر هەمووی بە تەسکەی حزبی پارتی کوردستان لەوێ دەکەین زۆر بە کورتی بەخێراتنیە چوار میوانەکەم پرسیارەکەم لە کاک عەدنانە ئایا کاک عەدنان هیچ فەرق و جیاوازیەک ناکەن ئایا پێش ئەوە فەوجێکە بوو سەرپەرشتی ئاڤانە و جاسانە و خۆماڵە و فەوجی دووبست بوو کە سەر بە وەزارەتی ناوخۆ بوو هەتا ئێستا کەس ئەو پرسیاری نەکرد وەیستم سرزمی ڕاکێش پرسیارەکە لەوە بووە ئایا ئەو فەوجەی بۆ هەمویانی ناردەوە ماڵ یەکێکی نیشتمانی کوردستان ئەو فەوجەی گەڕاندەوە سا وەکو فەوج هەیکەلیە لە خەبات دەکەین سپاس دەکەین فەرموو دەستان خۆش بێن پرسیارێکم لە کاک عەدنانە یاڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پێک نهاتووە تەنها لە پارتی ڕاستە بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان پێکهاتووە لە ئاشتی هەورامی کەواتە لە بەرنامەیەکی خۆتان لە تەلەڤیزیۆنی خۆتان وتوێتی نەوت بە بێ من بەبێ ئاشتیاورامی نافرۆشری من پرسیارێکم هەیە ئایا مچوە وزارەتێکە گەر ئاشتیاورامی تێ نەبێ ئەمە زیاتر سەرنج بوو کاک عەدنان زۆر بە کورتی سێ پرسیار یەک وەڵامی دەیتەوە دەڵێ چی وڵای شتەکان ڕوون و ئاشکران یعنی من وەڵامەکانیشم دایەوە ینی وەزارەتی سامانە سروشتیەکان کە پرسیاریشی زۆری لەسەرە یان ئەوەی ئاڤانە و بای حەسە زۆر پرسیاری لەسەرە من حەزەکەم خەڵک با بچێتە سەردانی ئەو دوو شوێنە بکات و لێنە ڕاستیەکان بزانێت ڕاستیەکان زۆر ڕوون و ئاشکران ئەو ئەوانەی کە حیمایەکەن هێزی حکوومەتی هەرێمی کوردستانن هێزی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها هێزی پارتی نییە بەڵێ کاک عەدنان سپاس دەکەین سپاس بۆ فەهمی بورهان ئەندامی مەکتەبی ڕخسینەتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ عەدنان کەرکووکی ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی کەرکووک گەرمیانی پارتی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەحمەد عەزیز ڕێخەری ژووری ناوچە کوردستانیە دابڕێنراوەکانی زوتنەوەی گۆڕان هەروە سپاس بۆ نەجات حوسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و جێگیری سەرۆکی لیژنەی نەوت و غاز سپاسی ئەوە دەکەین ئایا نەوت بۆ کەرکووک بۆتە نیعمەت یان بەڵا سەوز لای ئێوە بۆ نیعمەتە سوور بۆ بەڵایە ئەگەر بەرزی نەکەنەوە بڕیارتان نەداوە فەرموون ئەوەش ئەنجامەکەی هەمومان دەیبینین بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش سپاس بە ناوی ستافی NRT لە کەرکووک ئۆفیسی NRT لە کەرکووک زۆر سپاسان دەکەین تا هەفتەی داهاتووە لە خۆشیدا بن دوو جار بیر بکەرەوە بە سپۆنسەری گروپی کۆمپانیەکانی خۆشناو گروپی کۆمپانیەکانی گرین گروپی کۆمپانیەکانی دیوان